بەڵایزان لە بەشەی بەرنامەمە کەمانە باس لە پەرتوگێکەکەین یاخود ناسانێک بۆ پەرتوگەکەکەین بە ناوی پەرتووکی ئەحمەد بەگی تۆفیق بەگ یەکەم متەسەڕیفی سلێمانی لە سەردەمی پاشایەتی کە خات و سارا محەممەد عەلی توێژەر ئەم پەرتووکەی نووسیوە. خات و سارا زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. پیرۆزیشتان بێ و خامشتان ڕەنگین بێ. یەکەم بەرهەمتانە بەڵێ یەکەمین بەرهەممانەوەکو کتێب بەڵام چەندین بڵاوکراوی ترمان هەیە لە ڕۆژنامەکان یاخود لە ڕۆژنامە ئەلکترۆنیەکان. خوا سەرکەوتوو بیت. زۆر سپاس. ئەگەر ئەمەمان بۆ باسکەی ئەم فکرەیە چۆن دەستان کرد بە نووسینی ئەم کتێبە یان لە بنەشەدا ئەم کتێبە پێم وابێ ئەبێت توێژینەوەیەک ئەگەر لەوە تۆزێک لەسەر ئەم پەرتووکەوەمان بدەین. ئەو کتێبە سەرەتاوەک توێژینەوەی دەرچوونم پێشکەش بە بەشی مێژووی زانکۆی سلێمانیم کرد. هاوکات ساڵی 2021 بوو دەستپێکردنی من پێش قۆنا یاخت پێش ئەوەی بچمە مەرحەلە 4 دەستی پێکرد. کاتێک بڕیارم جا وەک شتێک سەرەتا لە سوشال میدیاوە بینیم تەنها ئەمی شتێکی کەم لەبارەوە بنووسم، یعنی لە سەرتا بەتەمای بوون بە کتێب نەبووم، بەڵام دواتر دوای ئەوەی کە دەستم پێ کرد ئەگەرچی زۆر قورس بوو و مەودایەکی بەرفراوانی نەبوو کارکردن تایدا، بەڵام سوپاس بەخوا توانیم بە سەرکەوتوی تەواوی بکەم و دواتر بچێتە بواری چاپکردنەوە ببێ بە کتێب. زۆر باشە. چەندین کەسایەتی هەیە لە شاری سلێمانی لە شاری هەولێر، یعنی بۆ ئەم کاک ئەحمەد بەگی تۆفیق بەگ هەڵبژارد، یعنی لەبەرچی ئەم پیاوە دڵبژارد؟ بەڵێ ئەحمەد بەگی تۆفیق بەگ کەسایەتێکی ئیداری بووە، هاوکات لە پۆستێکی ئیداری گرنگدا بووە. بێگومان ڕەنگە ئێمە تاوکو ئێستا مێژوویەکی دیار یاخود مێژوویەکی ڕوون نەزانی لەسەر یەکەمین پارێزگاری سلێمانی یاخود کەم تا زۆر بە شێوازێکی لاوەکی لە سەرچاوەکانە باسی لێکرا بوو، واتە سەرچاوێکی پوخت و هین نەبوو تاوکو لەبارەوە بزانین. بێگومان ئەحمەد بەگی تۆفیق بەگ یەکەمین پارێزگاری شاری سلێمانی بووە لە دوو ماوەی جیاوازدا و دواتریش دەگوێزرێتەوە بۆ شاری هەولێر. ئەمە وای کردبوو بەشێک لە ژیانەکەی نادیار بوو و کۆمەڵە کاری ئیداری یاخود کۆمەڵە کاری جوانی لەم شارەدا کردبوو کە زیاتر وای دەکرد سەرنج ڕابکێشێت تاوکو بچیتە قوڵایی بابەتەکە و زیاتر توێژینەوەکە قوڵتر بکەیتەوە. بەڵێ هەر لە ناو نیشانەکەەوە ڕەنگە گەچی دڵیان بینەرێک بەشێکی زۆری بینەران لە وشەی متەسەڕیف ڕەنگە بزانن، بەڵام هەچەند خۆمەی زانم پس پێم خۆشە لە زاری خۆتەوە و بەراوردکاریە و هاواتای بۆ ئێستا زیاتر تۆزێک قسەی لەسەر بکەین. بەڵێ لەسەرتادا کاتێک ئینگلیزەکان دوای ئەوەی کە حکوومەتی شێخ مەحموود لە ساڵی 1924 ئەڕۆخێنن، جارێکی دیکە حکوومەت لەلایەن شێخ مەحموودەوە دانامەزرێتەوە. هەروەکو حاکم و حکومدار ماوەی کوردەکان خۆیان دەسەڵات لەم شارەیە ئەگرنە دەست، ماوەیەک ئینگلیزەکان چونکە تاوەکو ئەو کاتە بە هیچ شێوە متەسەڕیفێک لە شاری سلێمانی نەبووە. دوای ئەو ئینگلیزەکان بیر ئەکەنەوە کە متەسەڕیفێک کە بە مانای ئێستا یاخود بە دەستەواژەی ئێستا بریتە لە پارێزگاری سلێمانی. بیر لەوە ئەکەنەوە کە کەسایەتێک دابنێن لەم شارەدا تاوکو بتوانن ئیداری شارەکە ڕێک بخات و دوای ئەو بارودۆخانە هەمواری شاری سلێمانی گرتبەوە. دەوترێت پەیوەندێکی باشی لە بواری ڕۆژنامە و ڕۆژنامە نووسی و نووسیندا هەبووە، پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر باشیشی هەبووە، پردێک بۆ نێوان پەیوەندیەکانی نێوان بوون لایەنە عەشایرەکان و لایەنەکانی حکوومەت و تەنانەت ئینگلیزەکانیش. ڕۆڵی چی بووە لەو سەردەمەدا؟ بەڵێ کاتێک ئەحمەد بەگ دەسەڵات دەگرێتە دەست لە ساڵی 1925 ئیدی لایەنی ڕۆژنامەگەری و لایەنی ڕۆشنبیری لەم شارەدا جۆش و خڕۆشێکی زیاتر وەرئەگرێ، چونکە ئەمە ڕەنگە بگەڕێتەوە بۆ خودی کەسایەتی ئەحمەد بەگ، چونکە خۆشی کەسایەتێکی ڕۆشنبیر بووە و لە بنەماڵەیەکی نیشتیمانپەروەر و ڕۆشنبیر بووە کە بنەماڵەی خەنجانە. بە درێژایی مێژوو ئەم بنەماڵەیە لە خەبات و لە کۆمەڵە کاری گرنگیان بۆ کورد کردو لە هەر چوارپارچی کوردستان بە بێجیازی، بۆی دەرکەوتنی ئەحمەد بەگ و هەڵکەوتەی لەناو ئەم بنەماڵەیەدا شتێکی چاوەڕوان کراوە. کاتێک ئەحمەد بەگ دەست دەگرێت یاخود دەسەڵات دەگرێتەوە، ئیدی بواری ڕۆژنامەگەری زۆر گەشانەوەیکی باش بەخۆ ئەبینە و کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی دادەمەزرێنێت. یەکێ لەوانە گرنگترین ئەوانە ڕێکخراوی کۆمەڵی زانستی لە ساڵی 1926 کە ئەم کۆمەڵەیەکی زانستی بوو و هاوکات بواری ڕۆژنامەگەری کە
یەکێک لەوانە ڕۆژنامەگەی ژیان بوو بگومان ڕۆژنامەی ژیان پێشتر بە ناوێکی دیکە لە ئارادا بووە ئەویش ڕۆژنامەی ژیانەوە بوو بەڵام کاتێک ئەحمەد بەگ دەسەڵات دەگرێتە دەست ئیدی ناوی ڕۆژنامەکەش دەگۆڕێت و خۆش یەکێکە لە سەرنووسەرانی ڕۆژنامەکە تەنانەت کاتێک چەندین جار ئەم ڕۆژنامەیە بۆ هۆی بارودۆخینە هەموارە و دەئەخرێت ئەحمەد بەگ بەلایانی مادی و معنەوی یارمەتی ئەم ڕۆژنامەی داوە. زۆر باشە. ئەگەر باسی لەوەش بکەین کە پێماوێت لە ساڵ 1925 دەبێتە متەسەڕیفی شاری سلێمانی. ئینگلیزەکانیش پاڵپشتی دەکەن. بۆچی ئینگلیزەکان پاڵپشتی دەکەن؟ ئەو کاتە وەزیرەکانی دیکە پێم وابێت کاندیدێکی تریان دانا و بەڵام دواتر دەیگۆڕن بە ئەحمەد بەگ. بەڵێ لە ڕاستیە ئەحمەد بەگ کەسایەتێکی منەوەر و ڕۆشنبیرەوە و کەسایەتێکی دیار بۆ لە شاری سلێمانیدا بێگومان ئەمە بەهۆی بنەماڵەکە و بۆ یاخود بەهۆی باوکیەوە بۆ چکە باوکیشی وەک ئەزانین تۆفیق بەگی تابور ئاغاسی کە لە سەردەمی عوسمانەکانە دەسەڵاتێکی زۆر دیاری هەبووە ئامرلی وا بووە چ لە مووسڵ چ لە سلێمانی ئەمە ئەوەی کردبوو زیاتر سەرنجی ئەحمەد بەگ ڕابکە ئینگلیزەکان ڕایبکێشن بەلای خۆیاندا ئیدمۆنس کە لە یاداشتەکانی خۆیدا باز لەوە دەکا کورد و عەرەب و تورک باز لەوە دەکا کە گیرروگرفتێکی زۆری لەگەڵ شێخ مەحموودا هەبووە لەسەر ئەحمەد بەگ تاوەکو بتوانێت بەلای خۆیدا ڕایبکێشێ و چەندین جار چەندین کەس بۆ ئەم پۆستە پاڵەودراوە بەڵام چانسەکە زیاتر بەلای ئەحمەد بەگدا بووە چونکە هەم ئەحمەد بەگ کەسایەتێکی زمانزانیش بووە بێگومان جگە لە زمانی کوردی و عەرەبی و فارسی و تورکیش زمانی ئینگلیزی و فەڕەنسیشی زانیوە ئەمەش زانینی زمان بۆ خۆی وەک ئەزانین زانینی زمان زیاتر پاڵنەرێکی گرنگ بۆ ئەوەی بتوانێت جگەی خۆی بکاتەوە بۆ ئینگلیزەکان. بەڵێ خاتوسەرا بارەدۆخی ساڵی 1925 عێراق ئەو شڵەژانە سیاسی لە منتیقی کوردستانی باشووریان ئەو شوێنی کێسە پێوتێ هەرێمی کوردستان هەیە بەهۆی کۆتاییاتنی شۆڕشی شێخ مەحموود لەو لاشەوە چەند ساڵێک یەک ساڵ تقریبا دەوڵەتی عوسمانی لە ڕۆخاوە و تێکچوونێک دروست بووە دەوڵەتی پاشایەتی دروستە بێ ئەم جەنجاڵی و ئاڵۆزیە توانین بڵین ئەحمەد بەگ ڕۆڵی لێرەیە چی بوو یانێ ئەو دەرفەتی کە بۆ ئەحمەد بەگ دروست بووە بۆ پاشخانە بنەماڵەیی کە باست کردووەمانە چی کرد بۆ سلێمانی یاخود ئەو خاڵت درەوشاوانەی لە ژیانی ئەحمەد بەگ هەموو لە سەرەتای متەسەڕیف بوونیە. بەڵێ کاتی ئەحمەد بەگ دەسەڵات دەگرێتە دەست لە ڕاستە بارودۆخی شاری سلێمانی بارودۆخێکی ناهەموارە هاوکات تازە بزبنەوەکە یاخود دەوڵەتی شێخ مەحموود دەوڵەتی سێمی لەلایەن ئینگلیزەکانەوە ڕووخاوە و خەڵکی چەککەوتۆتە دەستی و بارودۆخی سلێمانی بە تەواوەتی ئاڵۆز بوو بۆیە کاتێک ئەحمەد بەگ ئەم دەسەڵات دەگرێتە دەست هەم بۆ ئەحمەد بەگ کاتێکی سەختە دژوارە تێبەڕێ هەم بۆ خەڵکی شاری سلێمانیش بۆیە ئەحمەد بەگ ئێوە وەک دڵدانەوەک بۆ شارەکە لە کاتی لەم پۆستە ئیداریە و کوردێک ئەم پۆستە ئیداری گرتوتە دەست کۆمەڵک چاکسازی گرنگ دەکات ئەگەر یعنی بوترێت هەوڵە شارستانەتەکانی ئەحمەد بەگ لە بنیادنانی شاری سلێمانیدا ئەوە لە ڕاستیە کۆمەڵە کاری گرنگی کرد و سەرجەم لایەنەکانی کۆکردبەوە ڕێکی خستبەوە چ لەلایەنی ئابووری نرخەکانی لە بازار دیاری کردبوو بازاڕی بە شێوازێک ڕێخستبەوە و باجدانی ڕێک خستبەوە بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی لایەنی تەندروستی لەلایەنی تەندروستی و کۆمەڵک هەوڵ و گرنگی زۆر باشیدا تەنانەت باز لەوە دەکرێت کە بڕیاری دەرکردو بۆ ئەوەی سەرجەم مناڵەکان لە سەرجەم تەمەنەکاندا بەهۆی نەخۆشی ئاوڵەوە یاخود ئێمە زین و کاتدا لایەنی تەندروستی لایەنێکی هەندە پێشکەوتوو نەبووە کۆمەڵک ئاگاداری لە ڕۆژنامەی ژیانجا بڵاو کردوێتەوە کە پێویستە مناڵەکان بکوترێت لایەنی کوشت و کاڵی ڕێخستۆتەوە و پاک و خاوێنی شار کە سەری منهۆڵەکان و دروستکردنی پرتاوکو ئەم خەڵکی ئەم شارە بپارێزێت هەروەها لەلایەنی دیاردەی چەک هەڵگرتن کە تازە جوڵانەوەکە کۆتایی هاتوو و خەڵکێکی زۆری مەدەنی چەککەوتۆتە دەستیان ئێمە ئەزانین تاوەکو ئێستا سەرانسەری جیهان بەدەست دیاریەوە ئەناڵێنێت کە کەوتۆتە سەر دەستی خەڵکی مەدەنی یەکێک لەوانە لە ڕۆژنامەی ژیانجا کە بەردەوام ئاگاداری بڵاو کردێتەوە کە بە هیچ شێوەیەک خەڵکی مەدەنی بۆی نییە چەک هەڵگرێت ئەمە سزاشی بۆ داناون زیندانی بۆ داناون
تەنانەت غرامەشی لە پای ئەو کارەدا داناوە وەلایانی ڕۆشنبیریشی زۆر پێشخستە بوو کردنەوەی کۆمەڵێک قوتابخانەیەکێک لەوانە کێکردن قوتابخانەی بۆ ئافرەتان کردەوە ئەوش قوتابخانەی زەهرای کچان بوو لە ساڵ 1926 لە شاری سلێمانی هەروەها لە کۆمەڵی زانستیدا کۆمەڵێکی دیکەی بنیادنە ئەوش کۆمەڵی بژارکردنی زمانی کوردی بوو بۆ بژارکردنی زمانی کوردی و پاکردنەوەی زمانی کوردی لە دەستەواژە و وشەی بێگانە ئەو پێیوا بوو کە کورد ئەم کووردا بە هۆی هەڵبەز و دابەزەکان و یاخود ئەو ڕووداوانی کە بەسەر کووردا هاتووە زمانی کوردی پڕ بووە لە وشەی بێگانە ئەمەش بۆی کە هیچ وشەیەکیان نەدۆزێتەوە پەنایان بردووە هەستا بە دروستکردنی کۆمەڵێک بۆ بژارکردنی زمانی کوردی یەکێکتر لەوانە گرنگترین ئەوانە قیرائەتخانە بوو کە ئەمە کۆمەڵی ڕۆشنبیری شار لەم قیرائەتخانەیە کۆ ئەبوونەوە ڕۆژنامەکان لە بەغاو لە مووسڵ و لە ئەستەمبۆڵ و ئاهاتنە ئەم شوێنە کۆ دەکرانەوە بگومان هەوڵی زۆر گرنگی دا ڕەنگە ئێمە نەتوانین بە چەند دقەیەک بتوانین کە هەموو کارەکانی بخەینە بەرچاو خات و سارا ساڵی 1926 ئەحمەد بەگ نەخۆش دەکەوێت دەچێتە ئەستەمبول ماوەیەک لەوێ دەبێت لەبەری کە لەوێ دەبێت ئیدی لێرە کاروباری داری بەڕێوە نابات کە دێتەوە موچەکەی بۆ دەهێنە ماڵەوە بەڵام ڕەتی دەکاتەوە جامە بەستمە ئەم پیاوە سەر ڕای کۆمەڵە کارە باشانەشی هەمیشە بەردەوام خۆی نمایندەوەی کردووە کە گەندەڵی و کاری باش پێشکەش بکات بۆم نەکاتۆتەوە وتێتی من ئەم مودەتە لە سلێمانی نەبووم هیچ ئیشێکم نەکردو بۆچی ئەم موچەی وەربگرم موچەکەی ڕەت کردوتەوە یان کۆمەڵی هەڵسوکەوتی دیکەشتی دیکەی هەبوو لە ژیانیدا گراماژەیەکی پێ بکەیت بەڵێ کەسایەتی ئەحمەد بۆ خۆی کەسایەتێکی وەک کۆمەڵێک لەو هاو سەردەمەکانی خۆی زۆر بە جوانی وەسفی دەکەن کە دەڵێن هێندە دەستپاک و ئەمین بووەوە هەمیشە خۆی نمایشی ئەوەی کردووە کە عەدالەت لەم شارەدا بەرپابێ و یاسا بۆ هەمویان وەکو یەکە کەسێتێکی یاساناز بووە واتە زۆر گرنگی بە یاسا و بڕیارەکان دا و تەنانەت لە سەروانەش خۆشی یەکەمین کەس بۆ کە پابەندی پێ بووە لە قسەکەی بەڕێستانەوە کاتێک موچەکەی بۆ دەهێنرێت دەڵێ من ئەو ماوەیە لە شاری سلێمانی لە پشووا بووم بۆ بە هیچ شێوە موچەکەم وەرناگرم و ڕەتی دەکاتەوە ئەمە جەمیل سائیب لە ڕۆژنامەکەدا زۆر بە جوانی ئاماژی پێ دەکات کاتێک کە لە پۆستی متەسەڕیفیە لە ئەچێت دەچێتەوە بۆ سوورداش لەوێ هاوینان جەهاتنەوە بۆ ئەوێ هاوینە هەواری هەبوو لەوێ کاتێک باز لەو دەکرێت کە یەکێک لەو کەسایەتیانی ئەوێ کە مدیر بەڵە بەڕێوەبەر بووە ئەینێرە بە شوێنە دەڵێت کۆمەڵێک پارەت لا ماوە هی باج و ڕسوماتە ئەویش دەڵێت بیرم چۆتەوە بە هەمان کە دەڵێ بیرم چۆتەوە و ئەو کەسە بانک دەکات و پاداشتی دەکات و دیاری دەکات لەبەر ئەوەی کە ئەو کارەی بیر هێناوەتەوە یاخود ئەو بڕەپارەی کە قەرزار بووە بیری هێناوەتەوە خات و سارایان ئەحمەد بەگ پەروەردەی بەڕاستی کامە فکری نیشتیمانی و کامە مەدرسە بووە ئەمە جێگەی سەرنجە تۆ بابگەڕێنەوە بۆ ساڵی 1925 باشە لە دوای شۆڕشە هەموو کەس چەکی هەیە دنیا شڵەژاوە کەچیان پیاوە بیر لە دروستکردنی مەکتەبەکاتەوە چەکۆکاتەوە پر دروستەکە ناوەندی زانستیەکاتەوە گرنگی ڕۆژنامە بە ئەو پارێزگاری ئێستی سلێمانی ئەگەر بە تالیق نەبێ نامانێت بابەتەکە سیاسی کردیان 2023 کۆمەڵێک لەو کارەکانی ئەمانی هێشتا نەتوانێت یانێ پگشتی ناکرێت نەکراوە یعنی ئەمە لەکوێ پەروەردە بووە ئەم ئایدۆلۆژیای ئەم فکرەی ئەحمەد بەگ بەم دڵسۆزیە تۆ لە 1925 بێ ئاوا بیرکەیتەوە جان مامۆستا پردێکی گرنگی نێوان خەڵکانی گوندەکان و بە شارەوە بۆی کە پەیوەندی گوندەکانی نەپسڕێت بازرگانی ئەو شمەکانی لە گوندەکانە دێت بێنێتە ناو شارەوە ئەمەشی هەر ئەنجامدا بەڵێ ڕاستی بۆ ئەحمەد بەگ کە لە بنەماڵەیەک بۆ بنەماڵێکی نیشتمان پەروەری وەکو بنەماڵەی خەنجان کە مێژوویەکی دیاریان هەیە هاوکات کاتێک لە ئەو پەروەردەی دەستی باوکی بووە بە هەمان ڕێچکەی باوکی ویستە ئەگەر چی باوکی ینی ئەمە بنەماڵێکی ئاینین و ئاین کاریگەرێکی زۆری لەسەریان هەبووە هەرچەندە لە سەرەتادا لەگەڵ جوڵانەوەکەی شێخ مەحموودا کە بەردەوام لەگەڵ شێخ مەحموودی حەفیدا پەیوەندێکی زۆر باشیان هەیە و بەیەکەوە چەندین کار خزمەت بەم شارە ئەکەن بەڵام دواتر ڕوتی ئاراستەکان ئەحمەد بەگ دەبات بۆ ئایدیایەکی دیکە ئەویش ئەو پێی وا بوو کە دەتوانێت لە ڕێگایەکی دیکەوە جیا لە خەباتی چەکداری خزمەت بە کورد کات
ئەوش بریتی بوو لە خەباتی مەدەنی چکاو پێی وابوو ئەم کوردە بە خەباتی مەدەنی ڕەنگە بتوانێت دەستکەوتێکی زیاتر بەدەست بێنێت و بە ئاسانیش نەتوانێت لە دەستی بێت چونکە بنیادێکی شارستانی دروست ئەکات بگومان کاتێ شارستانێتی لە هەر شوێنێکدا دروست دەبێت بە ئاسانی ناڕوخێندرێت و ئەگەر بژڕوخێندرێت کاریگەریەکەی هەردەمێنێتەوە. ئەحمەد بەگێکی بۆ لەوانی کە پشتگیری لکاندنی ویلایەتی مووسڵی کردو بە عێراقەوە ئەو پیوا بووە ئەو لکاندنە زیاتر خزمەت بە شاری سلێمانی دەکات هیچ ئاماژەی بۆ کراوە کە بۆچی پێی خۆش بووە لەبەر چ هۆکارێک پێی خۆش بوو ویلایەتی مووسڵ بکێنێت بە عێراق لەو سەردەمەدا؟ بەڵێ ئەو کاتێک یەکێک لەوانە کە دێرێتە مودافعی وەتەندا ئەمەدرێنێ سەرۆکی ئەم مودافعەیە لە ساڵی 1925 پێی وایە کە بەرژەوەندی کورد زیاتر یاخۆ بەرژەوەندی کورد و سلێمانیش کە دواتر پشتگیرێکی زۆر لەوە دەکات سلێمانیش بلکێندرێت بە عێراقەوە چونکە عێراق تازە دروست بووە هاوکات ئینگلیزەکان خزمەتێکی زۆر باشی عێراق دەکەن بۆی پێی وابوو لەو ڕێگایەوە دەتوانێت شتێک کوردەکان شتێک بۆ خۆیان بنیاد بنێن یاخود خزمەتێکی زیاتر بەم ناوچانە بکرێت کە پشتگوێ خرابوون لە پێشووترا. لە ساڵی 1925 کە دەبێتە متەسەڕیف پێم وایە تا چەندێک بەس لە سلێمانی ئەمێنێتەوە تا ساڵی 1920 لە شاری سلێمانی یەکەمین دەورانی متەسەڕیفی ئەمێنێتەوە دواتر دەست لە کار دەکێشێتەوە ڕاو بۆچوونی جیاوازای لەسەر دەست لە کارکێشانەکەی باز لەو دەکەن کە ئینگلیزەکان بووە یاخود خۆی بە هۆکاری ئەوەی کە گومان لە دڵسۆزیەکەی ئەکەن خەڵکی یاخود لە ناو کۆڕکۆبوونەوەکاندا بە جۆرێکی دیکە لێکدانەوەی بۆ دەکرێت کە ئەم پەیوەندی لەگەڵ ئینگلیزەکاندا باش بووە چکە ویستۆتی شتێک بۆ کورد بکە دواتر لە دەورانی دووەمیدا لە دوای شەڕی بەردەرکی سەرا لە ساڵی 1930دا بەڵێ کاتێک شەڕی بەردەرکی سەرا ڕوودەدات بەهۆی پەیماننامەی ساڵی 1930 نێوان بەریتانیا عێراقەوە ئیدی خەڵک لێرەوە یاخود سەرانی کورد لێرە و چەندین بروسکە ئەنێرن بۆ ئینگلیز باز لەوە دەکەن کە بۆچی کورد ناوی کورد لەو ڕێکەوتنامەیان نییە ئاخۆ کوردیش بەشێک نییە لە نەتەوەی ئەم ناوچەیە یاخود لە دانیشتوانی ئەم ناوچەیە گرژ و ئاڵۆزی ئەکەوێتەوە دواتر کە تۆفیق وەهبی کە پارێزگاری سلێمانیە ئینگلیزەکان لای دەدەن ئینگلیز بیر لەوە دەکاتەوە جارێکی تریکە ئەحمەد بەگ بگەڕێنێتەوە بۆ ئەم پۆستە بۆ دڵدانەوەی خەڵکی شارەکە لە دوای ئەو ڕووداوە خوێناویە و بیر لەوە دەکاتەوە چەندین کەس باز لەوە دەکرێت کە ناوی پاڵەو دراوە بۆ ئەم پۆستە یەکێک لەوانە جەمال بابانە محەممەد ئەمین زەکی بەکە بەڵام دوجار چانسەکە جارێکی دیکە ئەحمەد بەگ دێنێتەوە ئەو پۆستە ئیداریە. ینی 2 ساڵ تەسەڕیفی سلێمانیە بێت لە 1925 و 26 و بەڵێ دواتر لە دەورانی دووەمیدا لە 30 تا 35 متەسەڕیفی شاری سلێمانیە بێت. لە سەردانەکانیدا بۆ بەغدا بۆ ئەستەمبول هەمیشە بەردەوام سەرنجی خستۆتە سەر شوێنەوار و یاخود ئەو بینا و ئەو قوتابخانانی کە دروست کراوە دواتر هاتوتەوە بۆ شاری سلێمانی ئەوانەی کە لێبی نوێتی ویستێتی لە سلێمانیدا دروست بکرێتەوە گرنگێکی زۆری پێداوە لە بواری بیناسازی لە بواری دروستکردنی قوتابخانە بەشێکی زۆری ئەو فکرانەی لەو شوێنانە وەرگرتووە کە چوە سەردانی کردوون ئەماشێکی پێ بکەین. بەڵێ ئەحمەد بەگ کە گرنگێکی زۆری بە ئاوەدانکردنەوەی شار و لەسەر جەم لایەنەکانەوە دیکەەوە بووە کاتێک تەنانەت سەردانی هەر شوێنێک دەکات زۆر بە وردی سەرنجی ئەو شوێنانە دەدات کە دواتر بێتەوە شاری سلێمانی بە هەمان تەقلیدی ئەو شێوەیە لەم شارەشدا بنیانی بنێ و ئاوەدانی بکاتەوە و خزمەت بە هاوڵاتیەکانی کا لەم شارەدا. دوایەوەی لە سلێمانی لە پێمان بێت لە بینی جاری یەکەم و جاری دووەمی ئەبێتە متەسەڕیفی هەولێریان لە دوای ئەوەش بۆ جاری دووەم لە سلێمانی لە لاپەڕەکانی مێژووە باز لەوە دەکرێت کە لە دوای ئەوەی لە سلێمانی لە ساڵی 1920 دەست لە کار دەکێشێتەوە بە هەمان پۆست ئەگوێزنەوە بۆ هەولێر بەڵام دەڵێن ناچێتە هەولێر بەڵام لە ساڵی 1935 کە کاتێک لە شاری سلێمانی دەورانی دووەمیشی تاو دەبێت بە هەمان پۆست دەیگوێزنەوە بۆ هەولێر و ماوەی زیاتر لە 3 ساڵ لەو شارەشدا پارێزگار دەبێت. هیچ یەکە دەستێکی ئەحمەد بەگمان هەیە لە هەولێر؟ بەڵێ لە شاری هەولێردا بێگومان ئێمە کەم و کورتێکمان هەیە لە بەشی هەولێردا بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بەوەی نەبوونی زانیاری پێویست لەسەرم کەسایەتە لە لاپەڕەکانی مێژووی شاری هەولێردا زۆر بەکەمی تەنها ئەو سەرچاوانە ئەوش حسێن حوزنی موکریانیە کە یادداشتەکانی خۆیدا باسی لێوە دەکات کە لەگەڵ یابووە هەم لە سلێمانی هەم لە هەولێریش لەگەڵ یابووە بەڵام ساڵ ماوەیەکی زۆرە یانێ چۆن بۆچی ئەو زوڵمەیان لێ کردو. بەڵێ
باز لەوە دەکرێت کە ئەو کەسانی لە هەولێر پارێزگار بوون تەنها کە خەڵکی شارەکە نەبوون تەنها ئاماژە بە ماوەی دەسەڵاتەکەیان کراوە واتە ئاماژە بە چۆنەتی کارەکان نەکراوە بەڵام گرنگترین کارەکانی ڕێگەی مەسیف شەقلاوە یاخود شەقلاوە کە لەسەر پێشنیاری ئەو کراوە بە هاوینە هەوار ئەو پێیوا بۆ ئەم شوێنێکی گەشتیاری گرنگە و هەروەها گرنگتر لەوێش لە بواری ڕۆژنامەگریا گرنگێکی زۆری داوە کە یارمەتی حسین حوزنی موکریانی کردو کە ڕۆژنامەی ڕووناکی دەربکات کە بەردەوام لەوێش هەر خەریکی بواری ڕۆژنامەگەری و ڕۆشنبیری بووە بەڵام ئاماژەیەکی دڵخۆشکەر هەیە ڕەنگە لە چاپەکانی دواتردا کۆمەڵێک سەرەداوی سەرچاومان دەستکەوێت بتوانین پڕدەوڵەمەندتری گەین بەشی هەولێرەکەشی زۆر باشە خات و سارا پێم وایێت لە بواری ئەدەبیشا پەیوەندیکی باشی لەگەڵ شاعرانی و سەردەمەدا هەبووە لەوانە پیرەمێرد و فایق بێکەس و ئەم پەیوەندیە چۆن چۆنی بۆ خۆی حەزی بە بواری ئەدەبیاتیش هەبووە بەڵێ ئەحمد بە خۆی کەسایەتێکی ڕۆشنبیر بۆ زۆر حەزی بە ڕۆشنبیری بۆ و پێیوە ئەوە ئەم کورجە بەلایانی ڕۆشنبیری پێش دەکەوێت بێ بەردەوام پەیوەندی لەگەڵ مەحویە هەبووە لەگەڵ پیرەمێردا هەبووە کە لەگەڵ پیرەمێردا پەیوەندێکی زۆر باشیان هەبووە بەیەکۆ سەردانی بەغایان کردووە سەردانی کۆمەڵێک ناوچەی دیکەیان کردووە و هەروە کاتی ئەزانەی ڕۆژنامەی ژیان بە لەلایەن بەلەدەی سلێمانیەوە خزمەتێکی زۆر باش ناکرێت وە کەم فرۆش بوو پیتەکان یاخود نووسینەکانیشی کەم بۆتەوە هەڵدەسێت لەژێر هەژمونی بەلەدەی سلێمانی ئەهێنێتە دەرەوە و ڕادستی پیرەمێردی ئەکات و فایق بێکەس لەگەڵ مەحوی لەگەڵ ڕەفیق حلمی ئەمانە هەمووی کەسایەتێکی دیاری ئەو سەردەمە بوون و ئەحمد بەگ پەیوەندێکی زۆر باشی لەگەڵیاندا هەبووە لە یەک خاڵە و خاڵانەی باس کرد کە بەڕاستیەمانە جێگەی قسە لە سەرکردنن تۆ لە ساڵی 1925 بیر لەوە بکەیتەوە ڕۆژنامەش دەرکە هیچ زمانێکی کوردی زۆر پارا و پەتیش بەکاربێنێت بە ئێستاشەوە ئێمە گرفتمانەیە لە زمانەکەمانە ڕۆڵی لە بواری زمانەوانی ئەحمد بەگ بەڵێ لە هەردوو دەورانیدا زۆر گرنگی بەلایانی زمان جاوەک پێشتریش باسم کرد کە کۆمەڵی بژاری زمانی کوردی لە ساڵی 1926 دا دامەزرێنێت بۆ پاککردنەوەی زمانی کوردی و هەروە ئەنجومەنی مەعاریفی لیوا دامەزرێنێت ئەمای گرنگترین ئەنجومەن بوو لەو کاتەدا بۆ وەرگێڕانی کتێبەکان یاخود دانانی منهەجی کوردی بۆ خوێندن و هەروەها کڕینی کتێب و وەرگێڕانی کتێب لە زمانەکانی دیکۆ بۆ سەر زمانی کوردی کە ئەمە گرنگێکی زۆری بەم بوارەداوە گەرچی توانیوێتی جێدەستی خۆی بکاتەوە لە واری زمانەوانیدا ڕخنەیەک ئەوەی کە لێ دەگیرێتەوەیە کە پەیوەندیەکانی زیاتر لەگەڵ کاربەدەستانی عێراق و ئینگلیزەکان باشتر بووە لەوەی کە لەگەڵ کوردەکاندا ئەمە تا چەند ڕاستە بەڵێ ئێمە هەروەک دەزانین پەیوەندێکە ڕاستە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئینگلیز هەبوو لەگەڵ سەرانی عێراقدا هەبوو لەگەڵ سەرانی کوردیشا هەبوو بە هەمان شێوە ناکۆکی هەبوو لەگەڵ شێخ مەحموودە بەڵێ ناکۆکی هەبوو لەگەڵ شێخ مەحموودە باز لەوە دەکرێت کە ئەم ناکۆکیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی باو باپیرانیان بەڵام دواتر وەک لە دووتەی کتێبەکەدا باسمان کردووە کە پەیماننامێکی زۆر باش لەنێوان خۆی و ئەحمد بەگدا دەبەسن دواتر کۆمەڵێک ناکۆکی لەسەر کۆمەڵێک لایەن دەکەوێتە نێوانیانە و پەیوەندەکان تێک دەچێت و هەروەها ئەو ڕخنەی کە لی دەگیرێت پرسی عراقچێتی یاخۆت پەیوەندی لەگەڵ ئینگلیزەکان جابووە بێگومان ئێمە ئەزانین کە کەسایەتێکی گرنگ و هەروەها لە پۆستێکی ئیداری گرنگ دابووە بێگومان شتێکی ئاسایی بۆ ئەو کاتە کە پەیوەندی لەگەڵ ئینگلیزە هەبووە یاخود لەگەڵ سەرانی عێراقدا هەبووە چونکە ئەو کاتە ئەم ناوچانە بەشێک بۆ لە عێراق و ئینگلیز حکومی ڕاستەوخۆی لەم ناوچانەدا کردووە و نەی دەتوانی کاروبارەکان بەڕێوە ببێ بە جگەر لەوان ئەنی لەژێر هەژمونی ئەواندا بووە و هەروەها یعنی گرنگێکی زۆری بۆ پەیوەندیش داوە چونکە پێی وا بووە سوودێکی باشیش بۆ کورد ئەنگەینێ ڕەنگە خاڵی نەرێنی هەبێ یاخود ئەرێنی باشیشی هەبوو لەگەڵ ئەوەدا خات و سەراتوانین بڵێن لەبەرەوەی ئەحمد بەگ یەکەم متەسەڕیفی سلێمانیە بێ ئەو کللتوری ڕۆشنگەرایی و گرنگیدان بە زانست و خوێندن و کتێبخانە و ئەهلی عیلم و مەجلیسی زمانەوانی درێژە پێدەر و تەواوکار و کاملکردنی ئەو باگراوندە معریفەی سلێمانی سەردەمی بابانیەکان بوو بە ئێستاشەوە وا شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری و ڕۆشنگەرایی ناو دەبرێ
ڕەنگە ئەمە بەشێک بوو بێلەوە ئێمە ناتواندرین هەموو لایانی ڕۆشنبیری و معارفی ئەم شارە بگەڕێنینەوە تەنها بۆ سەردەمی ئەحمەد بەگ چونکە مێژووی شاری سلێمانی مێژوویەکی کۆنتری لە ئەحمەد بەگەیە لە مێژووی ئەحمەد بەگەیە و ئەم شارە بەردەوام لە لایانی ڕۆشنبیریدا خزمەتی کردووە ڕەنگە ئەم توانی بێتی خزمەتێ بکە بەڵام ناتواندرە هەموو هینەکان بگەڕێنینەوە بۆ سەردەمی بەستم لە کللتوری وەکو یەکەم پارێزگار کللتوری ئیداری یان ئیداریەکی ڕۆشنگەر کللتورێکی داڕشت بێ کەم حافظی دوای ئەو پارێزگای دواویش هات بێ کەوت بێتە ژێر کاریگەری کارەکانی ئەحمەد بەگ وەکو زنجیرەیەک بەڵێ ڕەنگە ئەو ڕێچکەیەکی شکاند بێ بە ئەوە بەڵام ڕێچکەکە وەک دەزانین تاو کێسە بەردەوام نەبووە درێژە پێدانی ئەگەر ئەو ڕێچکەیە بووە ئێستا شاری سلێمانی شێوەیەکی تری هەبوو یەک پرسیاییترم لە بەڕاستی چەند زەوی و ناوچە هەیە بە ناوی ئەحمەد بەگەوە چەند خانی کردووە بە ناوی خۆیەوە چەند مڵک و ماڵ چەند شتێک بە ناوی ئەحمەد بەگەوە هەیە بەڵێ لەلایانی مڵک و بڵێ تایبەت بە خۆیانەوە لە ناوچەی سوورداش باز لەوە کرێت کە کۆمەڵێک مڵکوشتیان هەیە بەڵام ئەو ڕەنگەی بنەماڵی خۆیان بگەمێرە بنەوەسم ناو شاری سلێمانی هیچ تۆمارێکمانێ متەسەڕیف گەڕێکێکی بۆ خۆی لایە بێ گردێکی بۆ خۆی تۆمار کرد بێت چوزانم شوێنێکی بۆ قبری خۆی دەستنیشان کرد بێ نەوەڵی هیچ شوێنێکی ئەوتۆ نییە تەنها بەنای خۆی تەنها خانۆکەی هەبوو ئەوی خانۆکەی لێسا ئاسەواری نەماوە و کراوە بە شوێنی هاتوو چۆکردن ئەگینا هیچ شوێنێک لە شاری سلێمانیدا یاخود هیچ بینایە خود هەر شوێنێک ناونیشانێکی بەناوی ئەحمەد بەگەوە نییە لە کۆی ئەو توێژینەوەی کە لەسەر ئەحمەد بەگ کردوتە گومانی تێدانێت لە بواری ئیدارەدا بێت لە بواری کاروبارەکانی دابێت چ کەم و کورتێکی هەبووانی چ ڕخنەیەکی لێگیراوە لە کۆی ئیش و کارەکانیدا تەنها لە لانی ئیش و کارەکانیدا خەڵکی شاری سلێمانی زۆر لێ ڕازی بوون لەو ڕۆ باوەڕ ناکەم وەک لە کتێبەکەشدا ئاماژەمان پێکردووە هیچ ڕخنێکی ئەوتۆی لێ نەگیراوە لە لایەنی خزمەتکردنی بەم شارە تەنها ئەو نەبێت کە پەیوەندی لەگەڵ شێخ مەحموود وە کەمێک دژایەتی جوڵانەوەکانی کردووە لە پەرایزی کتێبەکەدا کۆمەڵێک بەڵگە و دەستنووس داناوە ئەمانە چین ئەوانە هەندێکیان تەلگرافی ئەحمەد بەگە کە ناردێتی بۆ سەرانی ئینگلیز و هەندێکیان نامی ئینگلیزەکە بۆیان ناردووە و هەندێکی تریشان بڕیارە ئیدارەکانێتی کە دەریێکی ئەمانە ماون ئێستا دەستنووسانە ئێستا ماون بەڵام دەستکەوتیان تۆزێ ئەستەمە چونکە ئەوانە زۆر کۆنن ڕەنگە لە هەموو شوێنە نەتواندرێت دەستکەوێت خات و سارا ینی کاتێک کاڵن سلێمانی شاری ڕۆشنبیریە بزانین ئەو وەکو توێژەرێک گەڕای کە کتێبێکی نووسی لەسەر ئەحمەد بەگی ڕووی تۆفێق بەگ وەکو یەکەم تەسەڕیفی شاری سلێمانی لە سەردەمی پاشایەتیەوە هیچ باخچەیەک کۆڵانێک گەڕەکێک مەدرسەیەک قوتابخانەیەک خەسەخانەیەک وەکو ئەهلی وەفا بە ناوی متەسەڕیفی یەکەمی سلێمانی و ناونرابێ نەخێر هیچ شوێنێک نییە بە ناوی ئەحمەد بەگەوە کە ئەبواە ئەمە بێوەفایی شارەیان بێوەفایی ڕۆشنبیرانی شارەیان بابەتەکە بێوەفایی هەموو ڕۆشنبیرانی شارە هەم سەرانی ئەم شارەیە چونکە کە باز ئێمە باز لە ئەحمەد بەگی تۆفیق بەگ یەکەمین پارێزگاری ئەم سلێمانیە بووە هیچ نەبووە دەبووە لە ناو بینەی پارێزگارە پەیکەرێکی هەبووە یاخود شوێنێک هەبووە کە ئاماژەی بم کەسایەتێ بکرداتەوەکو لە زیهن و بیری هەر تاکێکا خوێندنەوەکانی داهاتوودا بمایێتەوە با سادەتری کەمەوە لە شاری سلێمانی لە شوێنێک هەیە هەروێنەی یەکەم تەسەڕیفی سلێمانیەتی هەڵواسرابێ ئەوێ گەڕابی وەکو توێژە بین چیتە شوێنە وێنەی ئەحمەد بەگ هەبێ بۆ هەڵواسینی وێنە نەخێر نەبینیوە لە هیچ شوێنەکە تەنها لە دوو پەرەگرافە لە فەیسبووکە ئاماژەیەکی کورتیان پێدا بوو ئەگنە هیچ شوێنێک یاخود هیچ وێنەیەکی نییە لەم شارەیە بۆچی یەگەڕنی تۆ ینی هەست بە چی کرد هەر بەڕاستی ئەمە پرسیارەوانێ دانیار یەکەم تەسەڕیفی سلێمانی بۆچی لە شاری سلێمانی مەدرسەیەک قوتابخانەیەک خەستەخانەیەک گەڕەکێک کۆڵانێ باخچەیە سەرسووچێ ڕوکنێ بە ناویەوە نەبێ وێنەیەکی هەڵنەواسرێ یادگاریەکی نەبێ کاتێکا هەموو خزمەتی کردی بەم شارە وەکو توێژەر هەست بە چی کرد بۆچی گەڕێنیتەوە ئێمە ئەزانین مێژوونووسی کایەکی گرنگ و ئامانجدارە هاوکات بابەتی بوون و سەلیقەی دەخوازێ بۆیە کاتێک کە مێژوو ئەنووسرێتەوە پێویستە لەژێر هەژمونی پاڵەوان و بەهێز و یاخود خێڵەکی و لایەنە سیاسیەکاندا دەربهێنرێت و بە هەمان دیدی بە دیموکراسیکردن ئاوەڕ لەو کەسولایانانەش بدرێتەوە کە ڕۆڵێکی گرنگ و بایخیان هەبوو لە مێژودا بەڵام بوونە بەژێر جیاوازی دید و تێڕوانینەوە یاخود بە فرامۆش کراون بەهۆی ئایدۆلۆژیا و ئەو
کۆمەڵەی کە یعنی لەو سەردەمەی خۆیدا کە کۆمەڵێک هەڵوێستیان هەبووە ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بەوەی جیاوازی دید و تێڕوانینی ئەحمەد بەگەوە لە لایەنێکی دیکەوە وەکو توێژەرێک ینی زۆر بە ڕاشکاوانە بڵێم ئەحمەد بەگ بە کەسێکی نیشتیمانەیە بینی دۆسۆزە بینی یاخود بەس لەبەرەوەی لەگەڵ ئینگلیزەکان سیاسەتی کرد و پەیوەندی باش وەڕەنگە ڕۆژگارێک لە چەند خاڵێکە لەگەڵ شێخ محمودی حەفید شێخ محمودی نەمر ناکۆک بۆ ئەویش پێم وابێ تا ڕادەیەک دوای ڕوخانەکەیەتی لە سەردەمی شۆڕشەکەیان پشتیوانیە بن کەسێکی تا ڕادێک بڵێن نیشتیمانی نییە بەڵێ ئێمە ناتوانین بڕیار وەکو توێژەرێک ڕێی خۆت پێ دوایە نیشتیمانی بۆ کەسێکی دۆسۆز بووە هەموو کەسایەتێک جیوێکی هەم پۆزیتیڤی هەیە هەم نێگەتیڤی هەیە و شتێکی ئاسایی بووە من پێم وایە ئەحمەد بەگ کەسایەتێکی نیشتیمان پەروەر بووە کە کارەکانی ئەیسەلمێنێ یاخود هەڵوێستەکانی ئەیسەلمێنێ و تێڕوانین و بیر و بۆچوونەکانی خۆی کە لە کتێبەکەدا زۆر ئاماژەمان پێداوە ئەیسەلمێنێ کەم کەسایەتێکی نیشتیمان پەروەر بووە و دڵسۆزی خاک و نەتەوەکەی بووە بەردەوام ڕەنگە تێڕوان جیاوازی ئەمە شتێکی ئاساییە لە هەر قۆناغێکدا کەسێک جیاواز بێ لە کەسێکتر ئەمە مانای ئەوە نییە کە ئەمە بچێتە قاڵبی ئەوەی کە کەسایەتێکی خیانەتکار بێ یاخود دژی هەڵوێستەکانی بۆ وەستێنرێتەوە زۆر باشە خات و سەراشتێکی دیکە بیرمانە چێت هەمیشە بەردەوام هاریکاری بەشەکانی دیکەی کوردستانیش بۆ بۆ محمود خانی دزڵی کە دەستگیر دەکرێت نامەیەکی بۆ دەنێرن لەلایەن شێخ حسێنی کەس نەزانیەوە کە هەوڵ بدات کە ئازاد بکرێت و هەمیش دواتر نامەیەک دەنێرێت و کاکار و هەوڵێکی زۆر هات کە شێخ محمودی دزڵی ئازاد بکرێت بۆی محمود خان هاوکاری بە هاوکاری شێخ محمود دەستگیر کراوە ئەم پەیوەندیت چۆن چۆنی وایە دواتر محمود خان دزڵی ئازاد کراوە بەڵێ وەک ئێمە لە بەشی دووهەمیدا لە باز لە پەیوەندەکانی ئەحمەد بەگ دەگەین کە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ خێڵەکەکانە هەبوو و لەگەڵ سەرانجا هەبووە کە لەسەر داوای ئەحمەد بەگ لە ساڵی 1934دا کە نامەیەک دەنێرێت بۆ سەرانی عێراق یاخود سەرانی ئینگلیزیش بە تایبەتی چونکە دەساودەست ئەم نامەیە ڕۆشتۆ بێگومان نەزانی عێراقیش لەژێر دەستی ئینگلیزدا بۆ ئەو کاتە حکمی ڕاستەو خۆی هەبووە لەسەر داوای ئەحمەد بەگ محمود خانی دزڵێ ئازاد دەکرێت و یارمەتی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانی داوە لەگەڵ شێخ عەبدوڵڵای شەمزیانیدا ئەمە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ شێخ عەبدوڵڵا هەبوو پێی وا بووە ڕاپەڕینەکەی شێخ سەعیدی پیرانیش پێویستی بە هاوکاری ئەم پارچەی کوردستان هەیە و یارمەتی ئەو شۆڕشەشی داوە زۆر باشە ئەمە شتێکی دیکەمان نەماوە ئەگەر شتێک لە بیرماوە باسی بکەیمە لە خزمەتین زۆر سپاس ئێوەش سپاس بۆ خات و سارا محەممەد عەلی توێژەر و نووسەری کتێبی ئەحمەد بەگی تۆفیق بەگ یەکەم متصەڕیفی سلێمانی لە سەردەمی پاشایدیدا یاخوا بەخێر بێ سپاس دەکەین خات و سارا وڵا دانیا من بەر لەوەی بچینە لای ناوڕەکەمەوێ بەڕاستی زۆر جار کۆمەڵێک بابەتی مێژووی هەیە تاوەکو توێژەران ئیشی لەسەر نەکەم ڕەنگە ئێمە ئاسایی بێ زانیاریمان لەسەر نەبێ وەڵام فەرمەوە تا پەرتووکێکەیە باس لە یەکەمین متصەڕیف لە سەردەمی پاشایەتی لە شاری سلێمانیە کرێ هەڵوێستی نیشتیمانی لە ناوخۆ هەیە بۆ بەشەکانی تر بۆ ڕۆژهەڵات بۆ باوکوور بەڕاستی من پرسیارێک ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی یەکەم وەکو ڕۆژنامەنووسێک خێرە لە مێژووی شاری سلێمانی هیچ ناوێک بۆ ئەحمەد بەگی تۆفیق بەگی یەکەم تەسەڕیفی سلێمانی نییە خێرە لە شوێنێ باسی ناکرێ بۆچی یەک کۆڵان و کوچە و گەڕک و باخچە و قوتابخانە و مەدرسەیەک و ڕوکنێک بە ناویەوە نییە وەکو یادگارێک بۆ وەخایەک هیچ چوارڕیانێک کورە ترافیکێک نازانم دەنگە مەگاتە لای سەرانی سلێمانی یاننا بەڵام بەڕاستی ئەمە بۆ من پرسیارە زۆر جار کەسانێک گەن کە لەوانەیە بە شێواز لە شازەکان خزمەتیان بە نیشتیمان نەکردبێ یاخود هەندێک جار خیانەتیان لە نیشتیمان کرد دەبێت گەورە کراون و هەمیشە بەردەوام باسییان لێوە دەکرێت بەڵام کەسانێکی دیکەژن کە پراوێز خراون